ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە قەزای سۆران دەست کرا بە یەکەم هەڵمەتی کوتان دژی نەخۆشی کۆڕۆنا یاخود کۆڤید 19 کە توان بڵێم لە هەموو سنووری پارێزگای هەولێر سێ سنتەر هەیە، سنتەریشان لە ناو سنتەری پارێزگایە، سنتەریشان لە قەزای کوێ، سنتەریش لە قەزای سۆرانە کە تایبەتە بە کوتانی کارمەندان تەندروستی وەکو پلان و بەرنامەی بۆ داڕێژراو لە سەرەتادا تەنها و کارمەندانێک کە لە سنتەرەکانی کۆڕۆنا کار دەکەنەوە داوام دەکەن تەنها و کارمەندانە دەگرێتەوە. ئێمەش بە خۆشحاڵیەوە ئێستا لە سنووری قەزای سۆران لەو سنتەرێکەیە خزمەت بە توشبوانی کۆڕۆنا دەکەن، نزیکەی 40 کارمەند بە هەموو توێژەکانەوە بە کارمەندی تەندروستی بە کارمەندی ئیداریەکانەوە خزمەت دەکەن. ئەو ژەمە بۆ 40 کارمەند هاتووە، ئینشاڵڵا دوای 21 ڕۆژیت کە بە هەمان شێوە ژەمی دوم لێدرێتن. پلانیش وایە ئینشاڵڵا لە ماوەی داهاتوودا لەگەڵ گەیشتنی وەزبەی دیکەی ڤاکسینەکە ئینشاڵڵا دەست بە کوتینی کارمەندانی تەندروستی بەگشتی و دواتر ئەو کەسانەی کە پێویستنەوەتەوە کەسە بەتەمەنەکان یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە و لە دوای ئەوانیش دەتوان بڵێم ئینشاڵڵا وای لێ دێتن کە هەموو توێژەکانی کۆمەلگا توانێ ئەویان هەبێتن کە خۆیان بتون دژی ئەو نەخۆش. باردۆخی کۆڕۆنا تا ئێستا بە خۆشبەختانەوە هەرچەندە لەو چەند ڕۆژەی ڕابردوو ژمارەی توشمان لە سۆران بە بڵێن زیادی کردەوە، بەڵام تا ئێستاش خۆشبەختانە لە ئاستێکدا کە توان بڵێم تا ئێستا مەترسیدار نییە، بەڵام هیوادارین خەڵک زیاتر پابند بێتن بە بەستنی ماسک، چونکە تەنها ڕێکار بە خۆپارێزی وەکو چەند جاری باس کراوە